زیاترچی بەلکی شەشەم تایبەتە بە کولتور و شارستانیەتە جەفەری کرد ئەمە هەموو لایەنەکانی فولکلۆری تایە هەموو ئەو لایەنانی تایە دەربارەی نەقشبەندی دەربارەی قادری دەربارەی ئاینەکان کەلتوری مزگەوتەکان کەلتوری ژیانی فەقیەکان کەلتوری ئاینەکانی مزگەوتەکان یعنی بریتیە لەو کەلتورشان بریتیە لە فولکلۆر بریتیە لە شێعر و ئەو گۆرانی فولکلۆریانی تایەتی کێکێک لەوانە کاکەردەوە دەورێکی سەرەکی دنیا بەشێکی لەو بابەتانێ بابەتی ئەوی تێدایە بەتاوەتی پیشە فولکلۆرەکان هەمووی لەو بەرگەدا جێبوو بەرگی حەوتە بریتیە لە دوو تەوەرێکیان تەندروستی و خزمەتە تەندروستیەکانی کرد تەوەرێکیشیان بریتیە لە وەرزش و یانە وەرزشەکانی کرد ئەو وەرزشوانەکان بڕۆ لێیان پرسە بزانە من چیم کردو تا کۆم کردوتەوە هیوا بۆ دەجار چوومەتە یانەکەی وێنەی وەرزشوانەکانی بکە نەیداوە پێمان ئیمادی لێ دەرچێ ئەوەی یاریزانەکەی کەمالە سامەکە ئەرشیفێکی جوانی دادەسم ئیتر یەک وەرزشوانی نەیداوە پێ دەجا بە دوایانە ڕامان کردووە ئەم لامان کردووە لەمان کردو نەماتوانین سوودی لێ بینین مەجبور بە جهودی شەخسی لەم لاولە و لەم سەرچاوە و سەرچاوەچوومە کۆم کردووە بەلکی هەشتم بریتە لە هونەری تەلارسازی نەخش و نیگاری کەرکووک و دەوروبەری دەڕوانگەی سەردەمێژەکە هەموو ئەو هونەری تەلارسازی نەخش و نیگارانی تایە هەر لە چەرمۆ خانوەکانی چەرمۆ تێتە ئەو خانوانی لە قەڵا بە نەخش و نیگار هەمووشی ئەمە بەملەوەنی بەلکی نۆیەم بریتە لە سێتەوە خوێندن و پەروەردە لە کەرکووک ئەدەب و ڕۆشنبیری لە ناوچەی کەرکووک مێژووی زار و زاراوەکانەکرد ئەمە هەموو لەو بەرگەدا جێ بەلکی دێمش تایبەتە بە بیبلیۆگرافیای ڕاگەاندن هەموو ئەو گۆڤار و ڕۆژنامانی کەوا لە کەرکووک دەرچوو هەموو ئەو کتێبانی لەسەر کەرکووک دەرچووە هەر لە 1970ەکان تاکو 2019 ئەو کتێبانی لەسەر کەرکووک بە کەرکووک باسی کەرکووک بە تورکمانی بە تورکی بە سریانی بە عەرەبی بە ئینگلیزی بە فارسی ئەوەی هەموو کەناڵەکانی تیا ئەو کەناڵانی پێیابوون ئەو ڕاگەیانی تیا هەموو ئەو لایەنانی تیا کە لە بواری ڕاگەیاندنە کاریان ئەمە وختەی ئەو بەرگانەیەکەوە لەم ئینسکلۆپیدیات تکاکەم بە وردی بیخوێنەوە بڕیار بدەن حەز ناکەم کەسێ نەیخوێنێتەوە لە خۆی بڕیارەدا بشوێن پێدا زەلامێ داوای دوو کتێبی لێم کردو وەختی خۆی نەمدا پێیسە بشوێنە پێداڵێ وەکی بەرزەوە کاکە ئەمە ڕاگەیاندنە ئەمە ئینتەرنێت و فەیسبوک بەم شێوەیە خەڵکی تەشکیلەکەن ئەمە نابێت بەم شێوەیە ئەو کارزای قسەی لێ کاتەکە لە مۆساکە من ئەوەی وا ئەیڵێم ئەمە حەقیقەتە ئەمە بە بەلاش ناکۆتە بەرەم بە جهودێکی شەخسی ناکرێت ئێمە ئەم سیانە جهودێکی گەورەمان بینیوە توانیمانە بگەینەوە ئەوەی کارزایی کردوێتی کەس نەیکردو مەفروزە پەیکەرێکی بۆ بکرێت مەفروزە ڕێزی بگیرێت بەڵام بەداخەوە تەشیرێکە قسەی ناشێت خۆشیگلەی هەیە هەچەند خۆشیگلەی هەیە خۆم شتێکە ئەوەی کە کردومان شتێک بۆ نمونە لەو سێ برادەرینەوە باسێکەن دانیشتوونە ئەم قسە ناشینانەکەن هێمن و کاکەواڵ و زۆرە مەقسەد من لە 2019 مەم قفڵ کرد ئەو بۆ من 2021 سیڤی نابووە وتومە کاک هەواڵ هینەکە قفڵ بۆ ناتوانم بۆ بکەم وتومە هێمن من ناتوانم بیکەم وتێتە باشە مادام قەی ناکەم خێرت دوایەوە میتە خۆتان بزانیتە دوای ڕۆژێ هەواڵ تەلەفۆنی کردی باپیرە میتیایە وتم بەڵێ باپیرەتی تایە وتی وەڵای مادام باپیرە میتیایە من مشکلە نیە تیاشمێت ئەیسە خێر ئەم زەوجێتانەوە تۆ قسە بێکە ملت پشتی و دەست پشتی و ئەم قسە ناشرینانە ئەمە ئەخلاقی ڕاگەیان کارە تۆ ڕۆژدارە کۆڕەکەی دوورینەکەی ئەبێ ئەها دابەزیتە سەر من ڕجا ئەکەم ئەوەیەکا بە دڵێکی ئینەوە بیکە بە دڵێکەوە بیکە وەرم نەکاک این ناوکەتە لەبیڵە کاک شوان ناوی جاران ناویکی تر وتی ناوەکەم بۆ بگەڕە لەو بینم کرد بۆتم گۆڕ یعنی ئەوە دڵە فراوان بۆ نەمتوان نەمیشتۆ کەسی این بکەم کەسی ئەوە بکەم نەمیشتۆ این بکەم وتێتی ئەوە بکە بۆ این کردووە بەڵام کە خۆتان ئەزانن کە ئیشەکە بوو بە PDF ناتوان دەستکاری ناتوان هیچ شتێک نرخەکان والله نرخەکان لە لای هەمووشیان حەزەکەن هەیە بەس با تەواو بێت بڵێ فەرموو ئەوەی
نشونگاران دەکاتی زۆر مەزنە و لەگەر ئەوەی کە باسێکی ئەم تەشەشیە خۆزگەری ئەمە باسی هینێتە ناوەکان بکرێت باشترە. ئەوەی ناوڕۆژی بابەتەکە ئەو کارێکە زۆر مەزنە بەم مقدمێ باش نرخی کەم دەکەینەوە. ئەوە ئێمە بڕیارە دێت خوێنەر بڕیارەدا کە ئەم کاری لێگەڕ بۆ ئێمە ئەو گەریانێتوە نامن پێم ناخۆشە جملە بکرانی لێگەڕ بۆ ئێمە بۆ خوێنەر مش حەزەکەم خوێنەری خێنێتەوە بە ئەکادمی بڕیار بدا بە ئەکادمی کافێکیان ممنون بگەورەی ئەمە زۆر مەزنە مەزن بەلای ئەو بابەتێک کە ئێستا باس لێگەڕ بۆ ئێمە ئەو شەڕە ئێمە منش حەزەکەم ئەو شەڕەیەوە بیکەن بەڵام ڕجایتان دەکەم بە بەرگێکەوە مەیگرن بەرگەکانی تر ئیمان کە نەزانن چێ باشتری ئەکات بە ئیزافە بکاتە سەر منش واڵێ ئەوەی ئەتوانێت با بڕا بیکەن ئیمڕۆ برادێک لە برادەرە پارتیەکانمان لە هەولێر دینی وتی دەست خۆش بێت دەستی کاکزایرش خۆش بێت دەستی کاکیوسفش خۆش بێت ئێوە کردوتانە لە هەر حیزبێکن دەستان خۆش بێت ئەوەی ئێمە نەماتوانی بیکەن ئێوە کردتان دەستان خۆش بێت سەد جاڵێن دەستان خۆش بێت وای ببنیت ئەوە ئەگەر لەوانەیە محەمەد سەعید وانش لێ بوون بۆ شایەتیەتوان قسەکەی کرد مەقسەدم لە چی دێ من حتى جوازي من كدولة بين حزب بين حزب أو خباتي كدولة شارع نسيمة حزب الشيوعي نسيمة أو شارعية كدولة نسيمة أو بارتي كدولة نسيمة أو زحمة كيش كدولة نسيمة دريخي من كدولة نمشوا هيج بيانية فرامش تو حاولوا دعوة تاتواني بيتم أكاديميانين شو لو أنا كنا نتوقع لأني أنا مثلا بو شارع كيش زكولة تبون بتو مبكاك أو كواهيش كدولة بۆ من یەکێک لەو بابەتانی کە دەوێت کە گەڕا بە دوایانەمە دۆزیەوە لەسەر یەکێتی خوێندکارە دینەکەی مامۆستا سم کۆشوانی بابزان باڵێ بابەتێکی تام ڕێ جوان گایان لە قەنەعەتێ لە هەموو بابەتەکانی تر جوان هێمن مەولود بابەتێکی لەگەڵ لەسەر خۆپیشاندانەکەی هێشتا بڵاو کردەوە لە هەموو بینەکانی تر ڕاستن چوومە دام ئەو بێت و توکە بابەتەکەتون داکە تۆ زۆر بەدڵ چونکە ئەکادیمیانە نووسیتە چونکە توانیتە ڕووداوەکان وەکو خۆی بنووسیتەوە نەک بەوەی بە دەمارێکی ئەوەی کەواش تاکە شخصی نووسرابێت یعنی هەوڵم داوە هەتا توانی بێتم نییە ئەو بابەتەی خاستن لەوەی ڕووداوەکەی خۆپیشاندانەکەی ساڵی 1970 بۆ منە بۆتێت یا ئەمەنە کەس باسی کردووە هەرێکە باس خۆی کردووە بەڵام زۆریشیان لە ناو مۆزوعەکەیانە بەڵام کاکێ من بە شەهید و بە بریندار و بە هینەوە گشتی باس کرد مەقسەدم لە چی هەیە هەوڵم داوە ئەکادیمیانە بێ هەتا بتوانم ئەکادیمیانە هەوڵم داوە هەتا بتوانم لەو ڕێچکەیە بێکەوە پێڕەوی نووسینەوەی مێژوو من ئەوە نیم دانشم بەڵاڵێ تۆ ئاگای لە مێژوو نییە و کۆنە بەحسی من نەک کۆنە بەحسی بوو منە هیچ لە ژیان کۆنە بەحسیش بووینەوە وڵای کۆنە بەحسی نەبووم کۆنە بەحسی مایە تەدرشم زیاتر کۆنە بەحسی قسەی پێ مەکە مەکتەب سیاسی أنا مقصدي كنا بعسين معايا يسبب تدرس أنا والله طلعي والله بحياتي طلعيش منك أوكي عشان بلادي أول شيء أول سيف الدين ما زعلان ما هو باقي ليش ما زعلش لا هيك مقصد رجاء بزمان أنا قسمك حزناك بزمان شو كان زماني نسيني زماني سما تمام بشتري زود لو قولت كم بلان مثل بازي لين تمام لا جو كنت كاني 1900 أو 1900 كنت بيك ما بيسبينش برك بين البا تكميلي كان بيكين شو كهو مشروعي في جوري سوريا وخلقاني لا كان خليك عملنا ناوت رجاء بين البا لجواتشيوي إيش أكاديمي رفنا كانش تنبع أكاديمي أواني بعض خلينا البابات حسب كل خوين بس بلان بداخل بولا بعد نايين الفيسبوك ده ما نشرح سبب منه ناخوش سبب قال شيء يقول من عليه والله كتير بينا دار كاكا من دوختي دار كتير بتقول من نبوة بتقول لي سنت شنو في نعم أبو نازل فيسبوك في ولا الجواد إيه جواد أنت أخذنا أنت أوي أنت حتى قبل كان زايش بسيطة دەرگای گفتوگۆ وڵاتێ کاک زایری تا ناوەکان بنووسن کاک زایری ئاریکە بەشاریەکەم مامۆستا سەیفەدین أقول منها أول رجوع كاك سيفدين عقاله حكيم بس مكينا وتوه سينا وتوه عليه والله من جريدة كم كان كاك وخاتي فاده والله فلان فلسطيني كمان تياتي مامۆستا